تەرزە ئەم کاتەوە باش سڵاوە لێبێت. سڵاوتان لێبێت، بەیانیتان باش بێت، بەیانی بینەرانی خۆشەویستی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێ هەمیشە لە باشی و ئارامی و تەندروست باشیدا بن، ڕۆژێکی خۆش بەڕێ بکەن. بێگومان ئەمڕۆ ئێمە لە زانکۆی سلێمانین هۆڵی کۆنفرانس بە جی خۆشحاڵی و کۆلێژی پەروەردە سەر بە زانکۆی سلێمانی لێرە وەرکشۆپێکی تایبەتی تەرخان کردو بە جوانکاری ڕوخسار و ڕەهەندە دەرونی و تەندروستیەکانی لە کۆمەڵگەی کوردیە چۆنە و چۆن قسە و باسی لەسەرکرێت لەم وەرکشۆپەیە. دیارە بێگومان بە ئامادەبوونی ژمارەیەکی یەکجار زۆر لە میوانان هەم لە پزیشکە پسپۆڕەکان هەم لە کەسانی پسپۆڕیش لە کۆلێژی پەروەردە سەر بە زانکۆی سلێمانی لێرە ئامادەن و میوانانی تریش گەنجە خۆشەویستەکانیش لێرە ئامادەن بۆ ئەوەی لە نزیکەوە ئاگاداری ئەو بابەتانە بن کە لێرە لە وەرکشۆپەیە تایبەت با جوانکاری ڕوخسار و ڕەهەندەکانی ئاخۆ کاریگەریە ئەرێنی و نەرێنیەکانی چی ئەبێت لە کۆمەڵگەی کوردیە. منیش لێرەوە لەم بەشی پرۆگرام گفتوگۆی تاواکەم لەگەڵ میوانەکانم. یەکەم میوانیشم ئەچمە لای زۆر بەڕێز دکتۆرە هەناو حەسەن کە بەڕێزیان ڕاگری کۆلێژی پەروەردە. دکتۆرە گیان سپاس بۆ ئامادەبوونت، سڵاو لێبێت و ئەم کاتت باش بێ. زۆر زۆر سپاس، زۆر زۆر سپاس. بە هەر لەو دەست پێ بکەین سازکردنی وەرکشۆپێکی وەها تایبەت بە کۆلێژێکی خۆتان کۆلێژی پەروەردە سەر بە زانکۆی سلێمانی بۆ یەکەم جارە ئەم وەرکشۆپە سازکراوە. ئەمانج و مەبەست لێ چی بوو؟ بەڵێ سەرەتا بەخێراتتانەکەم و زۆر سپاس بۆ تەلەڤیزیۆنی کورسات کە هەمیشە گرنگی یاوە بەم چالاکیانەی کە لە زانکۆی سلێمانی ئەنجامەدرێ. ئەمانجی ئەم وەرکشۆپە لە سازدانی ئەوەیە کە هەست دەکەین لە ناو کۆمەڵگەی کوردیە جوانکاری وەکو دیاردەیەک بڵاو بۆتەوە بەناو هەموو چین و توێژەکانە لە هەردوو ڕەگەزا لە هەموو تەمەنەکانە. بۆیە ئامانجەکەی ئەوەیە کە ئێمە هۆشیاریەک بین بەوەی کە تا لە چ حاڵەتێکا پێویستە ئێمە ئەو جوانکاریانە بکەین. ئایا کاریگەریە نێگەتیڤی و پۆزیتیڤەکانی چین لەم پرۆسجانەی کە ئەنجام ئەدرێ و هەروەها یەکێکیش لەو لایەنانی کە زۆر تیشکی ئەخینە سەر ڕەهەندە دەرونەکانێتی چکە گومانی تیانە کەسایەتی مرۆڤ چەند ڕوویەکە گرێتەوە. ڕفتارە کۆمەڵایەتیەکانمان لایانی بیرکردنەوەمان وەکێک لەو شتانی کە زۆر زۆر نەک کاریگەری لەسەر کەسایەتیمان هەیە بەڵکو بەشێک لە کەسایەتی ئێمە دروستەکە ئەویش ڕوخسار و شێوەمانە کە پێیجیا ئەکرینەوە لە کەسێکی تروێکێکە لە تایبەتمەندەکانی خۆمان کە مڵکی خۆمانە و بەهۆی ئەو ڕوخسارەوە ئێمە جیا ئەکرینەوە. بۆیە گرنگە ئێمە هۆشیاری ئەومان هەبێت کە چۆن گرنگی بە خۆمان بین لە ئایا ضرورە زیاد لە حد ئێمە گرنگی بە خۆمان بین ئایا بگەینە ئەو ئاستەی کە ڕوخسارەکانمان نەناسرێتەوە. لێرە ئێمە فۆکس دەخینە سەر ئەو لایەنانە و چۆن بەڕێزێک بان کراوە یەکێک لەوانە دکتۆر هۆزان کە پزیشکێکی ناسراوی بوارەکەیە ڕۆژانە کەیسی جیاوازە بینێ ئایا ئەم کەیسانە تا چ ڕادەیەک لەو شێوازانە خۆی ئەبینێتەوە، ئایا تا چ سەردانی کەرەکان چۆن وا مامەڵیان لەگەڵاکەرێکە بە پێویست ئەو بەڵێ بێگومان و یەکێکی تریش بەڕێز دکتۆر دانیاڵە کە پزیشکی دەرونیە ئەویش بە پێی پسپۆرەکەی قسە لەسەر بابەتەکەکە وەروە دکتۆرە دێرین کە باس لە کاریگەریەکانی ئەو ماوەدە کیمیانی کە ڕۆژانە خانمان بەکاری هێنن وەلەو بابەتی جوانکاری لە ئێستای ئەوە نەبڵاو بۆتەوە تەنها لە ناو خانمانانیە بەڵکو لە ناو پیاوانیشە ئێستا بڵاو بۆتەوە ڕۆژانە لە کلینیکەکانە ئێمە نەک هەر ڕەگەزیمە بەڵکو ڕەگەزی نەرینەش زۆر ئەبینین کە سەردانی ئەو کلینیکانە ئەکەن بۆ ئەنجامدانی جوانکاری. دکتۆرە هەناو چۆن بوو بیرتان کردەوە ناوەندێکی ئەکادمی هەڵبژێرن بۆ سازکردنی یەکەم وەرکشۆپ تایبەت بە جوانکاری ڕوخسار و ڕەهەندە دەرونی و تەندروستیەکانی و لە هەمان کاتا ئەمێ بپرسم لە ئێستا ڕەنگە زۆرێک لە تاکەکانی کۆمەڵگا هەم بە خانمان و هەم بە پیاوانیشەوە ڕەنگە جوانکاریەکان بکەن بەڵام دوجار زۆر دوو دڵن ڕەنگە بڵێ ئەم بەشی جوانکاریم زۆر بە باشی نەکراوە یعنی دوو دڵە ئەچێتە دەرەوە کەسێکی تر ئەبینێت ئەڵێ ئەوەی بەرامبەرم زۆر جوانە بەڵام ئیمن وانە هەستەکەی ئەم ڕنگدانەوەی لە کۆمەڵگەی کوردیا بوونی هەیە و بە تایبەتیش لە لای تەمەنێک ئەویش کە تەمەنی
ڕەنگە لە ڕواڵیشەوە خوبەنە ئەم لایەنی جوانکاریە. بەڵێ بێگومان جاری وایە ئەنجامەکەی بەدڵنیە ئەو بۆ شتێکە ڕایە خودت ئەوەی کە بۆی کراوە بۆ شێوەیە نییە چکە هەمومان ئەزانین هەرێکە لە ئێمە سروشتێکمان هەیە ینی دوورکەوتنەوە چەندێک دوورکەوینەوە لە سروشتی خۆمان من تەسەوڕەکەم زیاتر کاریگەری نێگەتیڤ لەسەر ڕۆسەرمان دروست بکە بەنسبەت ئەوەی بۆچی ئێمە ناوەندێکی ئەکادیمیمان هەڵبژار کاری زانکۆ ئەوەیە کە لە هەموو بوارەکانە هۆشیاری بابە کۆمەلگا وێ مەشوەکو کۆلێجی پەروەەردە لە بەرەوەی یەکێک لە ڕاهەندەکان کە کاری لە سەرەکەین ڕاهەندی دەرونیە ویستمان فۆکس بخینە سەر ئەوەی کە ئەو هۆشیاریە بین بەوەی کە چیتر جوانکاری وەک ڕەفتارێکی چاولێکەری سێر نەکرێ بەڵکو بەپی پێویست ئەنجام بدرێت. هیچ پامێکی ترت ماوە پێش دەستپێکی تاوای وەرکشۆپەکە بۆی بۆ ئێمە بۆ تای بینەرانی خۆشەویستی کورساتی بخێتەڕەوە تەنها ئەوە نەبێ کە ئێمە لە شولارمان ڕوخسارمان ئەبێ وەکو یەکێک لە بەهاکان سەیری بکەین ئێمە ئەرکی ئێمە وەکو مامۆستایانی زانکۆکو ناوەندی زانکۆی ئەوەیە کە هۆشیاری خەڵک بکەینەوە لەسەر هەموو بوارەکانەوە یەکێکیش لەو بوارانەیە یەکێکیش لەو دیاردانی کە ئێستا زۆر باوە لە ناو کۆمەڵگەی ئێمە ئەنجامدانی جوانکاریە چۆنوە لە ئەو کاریگەریە دروستکەین لە لای ئامادە بووان کە لە چ حاڵەتێکە ئێمە بڕیاری ئەوە بین کە جوانکاری ئەنجام بدەین وە لە چ ئاستێکیشە ئەنجامی بین ئەمە بێ بیرمان لای ئەوە بێت کە هیچ کات لەسەر ئەوە نەکەین لە سروشتی خۆمان دوورکەوینەوە. دەستی ئەوەش خۆش بێ سەرچاو. زۆر سپاس. سپاس بۆ میوانی یەکەمم لەم بەشی پرۆگرام زۆر بەڕێز دکتۆرە هەناو حەسەن کابڕێزیان ڕاگری کۆلێژی پەروەەردە سەربەزانکۆی سلێمانی جا ئێستاچمان لای یەکێکی تر لە میوانەکانم بە خۆشحاڵیەوە دکتۆر هۆزان کەمال مکورچیمان لەگەڵایە کابڕێزیان پسپۆریان هەیە لە پێست و جوانکاری بەڕێزان ئەگەر ئەرک بکێشن سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان سڵاو لێبێتۆم کاتت باش بێت زۆر سپاس. دکتۆرگیان بە هەر لەوە دەست پێ بکەین دکتۆرە هەناو ئاماژەی بە چەند خاڵێکی گرنگ کرد لەم نێوەندەیە بۆ سازکردنی ئەم وەرکشۆپە هەم لەلایەنە دەرونیەکە هەم لەلایەنە تەندروستیەکە بەڕێستان و کوبسیشێکی پسپۆر ڕێنماییتان چییە بۆ ئەو کەسانی کە سەردانی ئێواکەن یاخود بتوانن لە سنوورێکە بابەتی جوانکاریەکانی خۆیان ئەنجام بن. تاوان سەرەتا سوپاس بۆ جەنابتان سوپاس بۆ زانکۆی سلێمانی بۆم بانگ هێشتنامەیان کە بۆم لەگەڵ منا کردویانە دیارە تەورەکە ئەوەیە کە بتوانێت من لێرە لە ڕێی ئەزمموی خۆمەوە کە ئەزمموونێکم هەیە لەو کارە جوانکاریانە کە ئەنجامی ئەدەم بە تایبەتی ئەو کارە جوانکاریانی کەوا پیانوتێ جوانکاری بێنە شتەرگەری کە ئێستا لە جیهاندا زۆر بڵاو بۆتەوە ئەم ئەزمموونە بگوازینەوە لێرە بە شێوەیەکی پیشەیی باسی بکەین کە بۆچی خەڵکی ڕووی کردوێتە ئەمان چلک ئایا ئەم دیاردەیە جیهانیە یان تا بەزە ناو کۆمەڵگەی کوردی ئێمە هەیە فاکتەرەکانی کە هۆکارن و هەروەها ئێمە وەکو پزیشک چۆن لە جوانی ئەڕوانین چۆن لە ترێندەکە ئەڕوانین بەڵام ڕوئیای خەڵکی بۆ ئەم بابەتە چەند جیاوازە و چەند تا ڕادەیەکی زۆر سەرەتاییە چونکە من هەموو جارێک بابەتی جوانکاری ئێستا کە لە وڵاتی ئەماکرێ وەکو سەرەتای هاتنی مۆبایل ئەشوبێنم کە لە سەرەتای مۆبایل هات ینی خەڵکێکی زۆر بۆ سەرەتا بۆ تەرفیه بەکارێنا یان ویزعاجکردنی خەڵک بەکارێنا زۆری پێچوو ینی هەتاوەکو توانیمان مۆبایل بۆ خۆی بەکاربێنین ئەگەر تا ئەم دەقەش توانی بێتمان جوانکاریەکانیش بە هەمان شێوەن وی ئێمەمانە بە شێوەیەکی ینی کۆڵێ محایدانە باشی و خراپیەکانی باسکەین هەتاوەکو لەڕێی چەندەها وەرکشۆپی ئاواهیەوە بتوانین تێڕوانینێکی ڕاست بۆ جوانی و بۆ کارە جوانکاریەکان بگەینینە کۆمەڵگە هەتاوەکو ئێمە نبینە کۆمەڵگایەکی وەکوڵێ بەکار بەریانی تەنها ئیسێهلاکی بین و ئەو بکەین ئێمە خۆمان لە خوایەکی خۆمانەوە دوورکەوینەوە تەنها ئیشمانەوە بێ خەریکی ئەو بین خەلل چاکەینەوە بەس لە ڕاستیە ئێمە کار لەسەر ئەوانە ئەکەین کە بەڕاستی گرفتێکی دەرونی بۆ کەسەکە دروست کردووە و بەمە ئەزانی ئەگەر ئەمە بکەین گرفتەکەی بۆ چاکە ئەبێت ئیش لەسەر ئەوانە بکەین نەک کار بۆ کەسێ بکەین کە گرفتێکی دەرونی و ئێمە گرفتێکی دەرونی زیاتری بۆ دروستکەین ئەم تێڕوانینە دائیمەن شتێکی ئاڵۆزە لە نێوان پسپۆر و لە نێوان چارەخوازە بۆیە ینی هیوادارین لە ڕێی میدیاوە بێ لە ڕێی سوشال میدیا بێ لە ڕووی هەموو ڕەهەندە ئەوانێکەوە کاریگەریان هەیە لەسەر دەرونی خەڵک بتوانین ئەم هۆشیاریانە بڵاوکەینەوە بۆیە ئێرە ئەمڕۆ بە دەفەتی باشم زانی کە بەڕاستی بانکرابووین تاوەکو ئەم خاڵانە بە تایبەتی بۆ کەسانێکی گوێگر کە ئەمانیش هەموو ڕۆڵیان هەیە لە کۆمەڵگاکان باس بکەین. دکتۆر ئەگەر بپرسین لە ئێستا ئەو بابەتی کە بەڕێستان لێر ئەیخەنەڕۆ بۆ ئامادەبوانی خۆشەویست بێشتر ئاماژەم پێکرد چەند گەنجێکیش لێرە
لێرە ئامادەن بۆی لە نزیکەوە ئاگاداری بابەتەکە بن چی لە خۆگرێت زیاتر ئەزمموی کاری زیاتر ئەزمموی کاری خۆم باسەکەم چونکە ئێمە بەڕاستی توێژینەوەیکی زۆرمان نەکردووە تاوەکو بزانین ئەم کارە جوانکاریانە کە لە وڵاتی ئێماکرێ بە توێژینەوە چۆنی ئەنجامەکانی باشن خراپن فعلەن ئێمە چێنێ کۆمەڵگەمان باش کردویان خراپمان کردووە چونکە ئێمە زیاتر شتەکان کۆمەڵێک هەر لە ڕخنەیان بەبێ بنەماکەن کۆمەڵێک بە هەڵدانان بوارەکە هەر ببێ بەڵام من زیاتر ئەمێ ئەزمموی خۆم باز بکەم کەوا بۆ نزیکی 10 ساڵێک زیاتر ئەمە لەم بوارەیەم ئەو چارە خوازانەی کە ڕوومان تێکن کێشەکانیان چیە بەڕاستی ئەگەر ئێمە یعنی ئەگەر فەرزنا منیش نەبم یەکێکی تر لەم ڕێزانە هەرم ئەم بواری منی هەڵبژادوێ ئەوان چۆن مامەڵی لەگەڵەوە ئەکەن من پێم وایە بەگەیاندنی ئەزمموی خۆم بۆ کەسانێکی تر ئەتوانم وەکوڵێ نقطە بخەمە سەر و حرفانە کە کۆمەڵگی ئێمە کێشەکانی لە چیایە بۆچی زیاتر تابێ ڕوو لەم شتانە ئەکات یعنی زیاتر وەکو دکتۆر هەنا باسی کرد فعلەن بابەتی چاولێکەری کێشەیە لە وڵاتی ئێمە ئەو ڕخنایی کە لە مناڵی و لێمانیگیری لەسەر شکڵ و ئەدا ئەمان مەسەن بەداخۆ لە وڵاتی ئێمە لەسەر ڕوخسامان ئێمە کۆمەڵگەیەکین کە زۆر ڕخنە لە یەکتری ئەگرین یعنی خەڵکێکی زۆر تەمان ڕۆژانە ڕۆمانتیەکە کە پێڵی کێشەکوچێڵ وڵام مەسەن بەداخۆ قسە مەساڵ مردەکەم یان هاوسەرەکەم گاڵتم پێەکە یان ڕخنەکانی ژوورخێنەر بە ئەمانە یعنی تۆ یعنی هەموو جارێک من بە هین باسی یەکەم لە سوشال میدیا تۆ ڤیدیۆکی خۆ باسکە خەڵک دانیشە ڕخنە لە جستت ئەگرێ ڕخنە لە لوتە ئەگرێ ڕخنە لە ینی بۆی بتوانین ئەمانە بەڕاستی لە ڕێگەوە ئەم بابەتە باسکەین بۆچی خەڵک ڕوو ئەکاتە ئەمانە ئەگەر ئێمە هەموو ئەمانە چاکین بم شکڵێ من خەڵمان لە جوانکاری ئەبێت لە هەموو جوانی ینی پێوەرێک هەیە بۆ جوانی ینی ئەو پێوەرێکی ئێمە لێرە هەمانە لە وڵاتێکی تریش ئەو سەری دنیاش هەروەهی ئەمە باسی وەکەم کە پێوەرەکان جیاوازە تێڕوانی کۆمەڵگەکە جیاوازە داخرانی کۆمەڵگە و کرانەوەی بە جیهاندا هەردووکی بابەتن کەوا کاریگەریانە بێت لەسەر ڕوئای خەڵک بۆ جوانی و کارە جوانکاریەکان بۆ پێی کە ئاماژەت پێکرد بەڕێستان دەست ئەخەنە سەر ئەو خاڵانەی کە چارە خوازان سەردانی لای بەڕێستان یاخود هەر پزیشکێکی پسپۆر لە بابەتی پێست و جوانکاری کێشە و گرفتەکانی ئەوان چییە بە نمونەیەک بۆمان باس بکەی کە تۆ یاخود بەڕێزت ئەتەوێت ئەمڕۆ لە وەرکشۆپی ئاماژەی پێ بکەیت بەڕای من سێ خاڵی سەرێکیە یەکیانەوەی پێوتێ لێس کۆنفیدنس خەڵکێک هەیە لە هەندێک شتی خۆیان نامرتاحە مەسەلەن چاڵێک لە لوتیایەتی یەک تۆز بروی نزمە ئیتر ئەمە هەوڵەیە بیشارێتەوە ئەگەر کەسێک کاری بۆ بکە ئەو شتی بۆ چاکاتەوە ئەم کەسە مرتاحترە لە ڕووی دەرونی مرتاحترە بەڵام کێشێک حاڵەتێکی ترانێت کە پێیانوتێ بە کەمزانینی خود ئەو کەسانی کە پێیانوتێ لۆ سەلف ئیستیم ئەمە کێشە گەورەی کە هەنێک کەسێ خۆی بە جوان دانانێ ئەمانە ناتوانین چاکیاکەین بۆی ئەمانە بەڕێزێکی تر لە بواری دەرونی ئابانکراوە و زۆر جاری ئەمانە تەحویلەکەین بۆ لای پسپۆرێکی دەرونی چونکە پێمانوانی ئێمە بتوانین بە جوانکاریی ڕوخسار دڵی ئەو کەسە چاپ بکەین چونکە یان دەرونی ئەو چاکین سێهەم بابەتەکە ئەو بابەتەیە کە لە ڕێگەی باسمان کرد زیاتر چاولێکەریە یعنی مەسەڵ بۆی هاتوون بۆلات وڵا دەوام پێمەڵن ئەو بۆ ناچی شتێ بۆ خۆتکی ینی کاریگەریەکە هیچ کەسەکان لەسەر یەکتری ئیتر هاوسەر لەگەڵ هاوسەرەکەیە مۆزەفێک لەگەڵ مۆزەفەکی ترا دایک لەگەڵ مناڵە ینی ئەمانەیە زیاتر باسی ئەوانە بکەین هەتاوەکو چڕتر لە بوارەکە تێبگەین هەروەکوی لە کۆمەڵگەی کوردی شاقسەیەکەیە هەموو مرۆڤێک جوانە بە سروشتی خۆی جوانە بەڵام لە کەسێکەوە بە کەسێکەوە هەر یەکی جوانێکی تایبەتمەندی خۆی هەیە گرنگ ئەوەی ئێمە بتوانین لە سنوورێکە جوانەکانی خۆمان بپارێزین و ئەگەر هاتو سەردانی پزیشکی پسپۆریشمان کرد بتوانین لەژێر ڕێنمایەکانی پزیشکانی پسپۆڕا بێت یەک خاڵی تر هەیە ئەمە ئاماژەی پێ بکەم زۆر کاتێک کاریگەری وڵاتانی دەرەوە یاخود تەواوی نمایشکاران و ئەو هونەرمەند و کەسە ناودارانەی وڵاتانی دەرەوە هەست ئەکەن کاریگەری ئەوانیش لەسەر کۆمەڵگەی کوردی زۆر بووە من یەکێک لەو خاڵانی کە ئینشاڵڵا بەتەمان باسی کەم ئەو بابەتی کە بەسمان نەمانی متمانە بە خۆبوون من پێم وایە دوو بەشە بەشێکیان کەسەکان خۆیان تەعاً بۆ هی سێرکردنی شوێنانەوە بەشێکیان من پێم وایە ینی وەکو ئەڵێ مستهدەفە ینی ڕەنگە یعنی حەز ناکەم ئیتیهامات بۆ هیچ ڕەنگە لە وڵاتانی چواردەوە بۆمان بێ چونکە ئێمە هەچ خانمێکە بینی مەسەلەن یەک لە وڵاتی ئێمە هەڵێ ینی خۆی خۆش نینای وڵات بێ مەساڵێ خانمانی تورکیا زۆر جوانن خانمانی ئێران زۆر جوانن یعنی کاسەکە دایمەن هەر لە بەراوردکردنە لەبەرەوە ئێمە نازانین ئەمە ئایا ئەمە میدیای ئەوان بۆ ئێمە ئەگوازێت وەکو کە تۆ ئەچی بۆ وڵاتانە ئەوانی ژەرکو ئێمە مرۆڤن و ئەوانی ژەرکم باشی تیا و خراپی تیا و جوانی تیا و ڕەنگە ناجوانی تیا بێ کەواتە ئەمانە بەشێکی وەکو پاکێج بۆمانێت ڕەنگە ئستهداف کرابێتین بەشێکی ئێمەین کە ئەمانێ ئەوەی ئەوان هەربینین و بۆ ئێواتە ئێمە خۆشمان زەممان هەیە و ڕەنگە یعنی بەشێک
باشێک بێ بۆشمان نێرابێ ئەم جۆرە وەرکشۆپانە کاریگەرێکی زۆر باشی ئەرێنی لەسەر تاوی تاکەکان دروستکات زۆر سپاس بۆ ئامادە ڕێز و احترام سپاسانەکەم بژیت سپاس بۆ ئێوەش بژیت زۆر سپاس سپاس بۆ میوانی دۆمیشم لەم بەشەی پرۆگرام زۆر بەڕێز دکتۆر هۆزان کەمال موکرچی کا بەڕێزیان پسپۆڕی پێست و جوانکاری کۆمەڵێک ڕوونکردنەوەی زۆر باشیانیان لەسەر تەواوی سازکردنی وەرکشۆپەکە و بابەتی کا بەڕێزیشان لەگەڵ چەند کەسێکی پزیشکی پسپۆڕە ئەیخەنە ڕوو سپاس بۆ هەردوو میوانەکەم لەم بەشەی پرۆگرام دووبارە سازکردنی ئەم جۆرە وەرکشۆپانە تایبەت بە جوانکاری ڕۆسار و کاریگەری ئەرێنی و نەرێنیەکانی لە هەم لەلایەنی دەرونی و تەندروستیەوە بۆ کۆمەڵگەی کوردی ئومێد دەکەین ئەم جۆرە وەرکشۆپانە کاریگەریکی زۆر باشی هەبێت تاوەکو تاوی تاکەکانی کۆمەڵگە بتوانن متوانێکی زیاتر بە خۆیان هەبێت و بێگومان هەموو مرۆڤێکیش هەردوانە با ڕوخسار و سروشتی خۆیەوە و ئەو کاتێش کە جوانکاریەکانیان ئەنجامە بتوانن لە سنووری خۆیان بێ و کۆی میوانەکانم ئاماژەیان پێ کرد بەڵام بتوانن لە ژێر چاودێری پزیشکی پسپۆڕا بن